سڵتان لەبێ بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ لە نێو پێشانگاکانی سەیارەی شاری هەولێری. ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسین. هەنێک جار هاوڵاتیان گلەیەوەیان هەیە کە زۆر جادیان هەوێ سیارەکانیان بفرۆشن. لە کاتی فرۆشتن نرخێکی زۆر کەمی پێدەنیان زۆر کەمەکە، بەڵام لە کاتی کڕینەوە نرخی سیارەکان زۆر بەرز دەبێتەوە. هۆکاریان بەرزبوونەوەیە پرسین و لە هاوڵاتیان دەپرسین و لە بایعشاریەکانە پرسینەوەی کە بەردەوام کڕین و فرۆشتنی سیارەکەن و خاوەن پێشانگەکان هۆکاری چیە کە هاوڵاتیان ئەم گەیەکەن. فەرموون لەگەڵماندا بن پەیامی هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە. ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆ لە نێو پێشانگاکانی سەیارەی شاری هەولێری. مای وەچی دەکڕی بەرزە، وەچی دەستفرۆشی هەرزان دەبێت. حسب عرض و تەلەبە. عارب بێ بازارمان باش، عارب نێ بازارمان نێ بەزەرە دەفرۆشین. یا ئەو سیارە بێست بووغە بێ شوختە بێ عیبەت و بە کۆمەڵێک عیب و شوخت و نوقسانیەوە دەیهێنیەوە مەعرەزەیە نابێت چاوەڕوانیوە تەبێ بڵێ ئەو سیاری کە پێم داوە سیارم دەبێت بۆ بکاتەوە. هیچ من پارەم پێ دێم سیارم پێ ناکردێ. ئەمێ سیارەکەت بفرۆشم کەس لێم ناکرد. من یەک ماگە سیارم پێم نافرۆشی. وەزاکە باش نیە. هەرچی سیارەکی نەشیاو هەیە، سیاری خراپ هەیە، سیاری دەعمکرای هەیە لە هەموو وڵاتان دین لە کوردستان ساغ دەکەنەوە. سیارە بەعام گرانە بە شێوەیەکی گشتی. زۆرجە هاوڵاتیان دەڵێن کاتێ سیارە دەفرۆشین سیارە زۆر هەرزانەوە دەمانەوە بیکردنەوە زۆر گرانە. تۆ چی تێ لەسەرم وتە؟ وەڵامی وەکو هاوڵاتیانی قسەیان کردم شەر ڕێم وایە. پێ هۆکارەکەی چییە؟ وڵای بڵێم سی نازانم هۆکارەکەی دیار نییە. هۆکارەکەی وەیە یانی ئەو کەسانی خاوەن پێشانگاکان یان ئەو کەسانی کە سیارەیان هەیە گراندەی فرۆشتنەوە لە خەڵکی هەرزان دەیکڕن ئەو هۆکارەکەیان دەبێت هۆکارەکەی چی بە خەڵک نازانێ بفرۆشێ هۆکارەکەی چییە بەڕای تۆ؟ وڵای هۆکارەکەی بێسەبر و بێتەحەمولیە. برم بۆ نمونە کاتێ بێ سیارابی ناوێ پەلە بکەی برم عەجەلێ بکە برێ خێرا سیارەی پەیداکەم دەبێت لەسەر خۆ بێتەحەمل تەبێ ئەوە هۆکارەکەی دیگەنە هیچ نییە. کە دەست فرۆشین نابێ پەلە بکەین لە کاتی فرۆشتنش ئەوەیە. ئەتە پێ دوای نرخی سیارە وەکو خۆیتی بەڵام پەلەکردنی ئەمە زۆر جار وای لێ دەکە کە ڕێم وایە نازانمە جەولێم چی. زۆر جار هاوڵاتیان دەڵێن کاتێ دەچین سیارە دەکڕین سیارە نرخی زۆر بەرزەوە دەمان هەیە بیفرۆشین زۆر هەرزانە. دوای هۆکاری چییە کە هاوڵاتیان ئەو قسەیە دەکەن؟ خۆی بەرزبوونی سیار چییە؟ بەرزبوونی سیار بەدەست من و تو نییە. لەو شوێنی کە دەکردرێ لەو شوێنی کێشە ئەوە نیە داخوا لە وڵاتی قەیرانی ئابووریا قەیرانی ئابوورینە لەوێ سیارێکی دیاریکراو هەیە عێراق دەکڕێ، پاکستان دەکڕێ، ئەفغانستان دەکرێت، زۆر وڵات دەکرێت، ئەتوش نەکڕی ئەوان دەکڕن. ئەوجا تو کە سیارێکی دەکڕی دەبەی فترەیەک پێی دەسوڕێەوە فترەیەک پێی دەگەڕێ و لە 30 کیلۆمەتر دەگاتە 60 و 70 و 80 یا ئەو سیارە بێست بووغە بێ شوختە بێ عیبەت و بە کۆمەڵێک عیب و شوخت و نوقسانیەوە دەیهێنیەوە مەعرەزەیە نابێت چاوەڕوانیوە تەبێ بڵێ ئەو سیاری کە پێم داوە سیارم دەبێت بۆ بکاتەوە. لەبەرەوەی تۆمان دیت کردو هیلاکت کردو شوختی هەڵگرتووە تای زەعیب بووە مەچینەی زەعیب بووە ئەو سیارە زۆر نوقسانی دیکەی لێ پەیدا بووە ئەتۆ مەسرەفی دەبوو لێ بکەی لێت نەکردو هیلاکت کردو ئەو زاردێنی دەفرۆشی دەنابێنە پاشی 2 ساڵام ئێستا سیارەمە 3 ساڵە لە کردمە ئۆباما دوێنێ هێنامە بیفرۆشم 5 ڕقان خێر داومەتەیە لەبەرەوەی هیلاکم نەکردو شوختی هەڵنەگرتو دامم پێ نەکردو ئاگام لێ بۆ ئەو ڕۆژێ ناومەر و سیاری خۆی دەکاتەوە. ینی هۆکارەکەی بەسەرەکی بۆ دەگەڕێنیتەوە ینی هاوڵاتیان وایان زانیوە بە هەر چەندەی سیاریان کردیوە دەبێ ئەو نرخێ بکاتەوە لە دوای مۆدێلیشی زۆر جار بەسەرەوە چێت مۆدل بەسەر دەچێت شوختی هەڵدەگرێت تای زەعیف دەبێ مەچینەی زەعیف دەبێ ئەو سیارە لەبەر هەتاوی ئێرە گەرمە سبوغی گۆڕانکاری بەسەردادێ کاڵ دەبتەوە ئەوانە هەموو تاسیر دەکات لەسەر نرخی ئەو سیارەی. دەڵێن ینی مەعرەستیەکان زۆرجار لە نرخەکانی سیارە ئێمە دەین نەخوارێەوە کات سیارە ئەساسی نیە شتا هیچ زوان نییە ئەو خەڵکەکە فەقیر نییە
لسه زادي حتى دكاتره كنا هو لساعه معرض زياده الزيركتر بخوي احتمال فيه لساعه معرض بكري بس بو شوي او باز دكنوانيا كسرنا هذا بدان او صار ما دوما قراوس لبا وين نافروش لبا قراين نافروش سون بحر زاين دكابر ناو موضوعنا يعني ئەوە ڕازنیە کە زۆر هاوڵاتیان یانە و کڕیارانی سیارەوە دەڵێنیان فرۆشیاران تازا لە کۆمەڵێک کەس ڕاستاتم هەر خەریکی کڕینی سیارە و شت بوون دەڵێن سیارە ناکڕێت لەبەر گرانی و کاتێمە سیارە دەفرۆشین سیارە زۆر بنسبت بە شاریەکان کە دەکرن شتی بە مەجال دەوێت بکڕی بە پڕی پێی ناکرێت ڕاست دەکە وایە بەڵام کابراایك جەنای لە خۆی دەکڕی ئەوە چێشک لەوی دروست نابێت تو دەتوێت کابرای ئیشی دوکانداری بکات ئیشی معرضش بکە ئەوە قەت ڕێکناکەی طبیعی کابرای صاحب معرض یاخود بە شاریکە سارێک دەکرێت شتێک بە مەجال بێ دەکڕی ئەسڵەنەوە ئەو کلایزەرێک کرێ بە دوو دەفتەر لە بە دوو وەرەقە ئەوە گرانەکەی چی سوادەی لێ دەکات یعنی ئەوەی کە خەڵک بازەکە دەڵێ لەمە هەرزانتر دەکڕنەوە یان گۆ حسابی خۆتان دەکەن حسابی فرۆشتنەوەی دەکەن خۆ کەس بە تفەنج لە سەمەلیدانی لە بە زۆری لێ بکڕی وان نیە بە هەرزانتر نییە بە قەناعەتی خۆی دەفرۆشیان ئیشی بە پارە سوودفەیە دەکڕێت ئەوە لە بۆ کڕینی هەر سارێک ینی چەند وەرەقەی دێڵنەوە بۆ فرۆشتن یانی شەنیداوێنە سەرێ برادری خۆماتێرەوە ئەو برادرە لە دوو هاتە ساری بەزەرەر هینای تۆ فرۆشتیت لەگەر بازارەوانێ حەسەب عەرز و تەلەبە عارب بێ بازارمان باش عارب نێ بازارمان نیە بەزەرەر دەفرۆشتینەوە ئەوەی مەسەلەکە ئێستا زیاتر سیارانێک بازاڕی خۆشە زیاتر سیارەی نوێیان بابەتێک دەڕە هەیە کۆری دەکرێت هەیە بەز لە دوو یابان دەگرێت هەردوو ئەمریکی دەکرێت هەمووی بابەتێک دەڕە هەر بابەتێک مشتری خۆی هەیە خاصی خۆی هەیە ئەوە نا بەو شێوەی باز دەکەم بە خودای وان نییە ئەو قەیرانەوە دەرچوونی عەرەب لە هەولێر کاریگەری بەسەرەوە هەبووە قەیران بەڵێ دەرچوونی عەرەب دەورەشی ئەساسیە گە ئێستاش عەرەب لە بازار نەبێ ئەو بازاڕیمان نییە ئێستاش عەرەب لە بازار نەبێ بازاڕیمان لە هەموو ڕۆژ لە مەسەلەی سارە لە مەسەلەی خواردن لە مەسەلەی فندق لە هەموو بابەتەکان عەرەب دەورەشی ئەساسیە لێ کۆنە کاکە تو ناتوانانی لەگە 16 محافەزەی قەتع بکەی ئەگەر بێ لەمە بازارەکە خۆشتر دەبێت یعنی کێشەی ئەوەشمان نییە لە ڕووی قانونی مەسەلەی وەکالە لە بۆ عارەبە هەم کەس دەیکا بەنایم ئەگە بەنایم بکرێت زۆر باشتر دەبێت لە بۆم ئەوەیە مەسەلەکە بازارەکە بە شکلی عام برێم خراپ نییە کاکە کاتی خۆی 6 معرسە بوو ئێستا 600 معرسێ هەر معرزی دوو سارە فرۆشی ڕۆژی ئەو سارە دەفرۆشرێت سارە خراپ نییە ینی بازار خۆشە بەس زاری ئەمە 3 ڕۆژ عقدەکمان نەبی زارێر بە ڕۆژەش 5 عقدمان دەبی هەر ئەوە دەش دەکرێت یعنی بازارکەەوە دەی تەحمل دەکات منفەسەک نێ دەربچی هەردی هەر تێ دەکرێت هەر تێ دەکرێت ئەگە عارب نەبی بازاری مە هەرخ زۆر خراپ دەبی ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ لە نێو پێشانگاکانی سیارەی شاری هەولێری مای وەچی دەکڕی بەرزە وەچی دەستفرۆشی هەرزان دەبێت حەسەب عەرز و تەلەبە عارب بێ بازارمان باش عارب نێ بازارمان نیە بەزەرەر دەفرۆشینەوە یا ئەو سیارە بێ سبوغە بێ شوختە بێ عیبەت و بە کۆمەڵێک عیب و شوخت و نوقسانیەوە دەیهێنیەوە مەعرەزەیە نابێت چاوەڕوانیوە تەبێ بڵێ ئەو سیاری کە پێم داوە سیارم دەبێت بۆ بکاتەوە ئێستا من پارەم پێ دێم سیارم پێ ناکردێ ئەمێ سیارەکەت بیفرۆشم کەس لێم ناکرد منۆ یەک ماگە سیارم پێم نافرۆشێ وەزاکە باش نیە سیارەکی نەشیاو هەیە سیاری خراپ هەیە سیاری دەعمکرای هەیە لە هەموو وڵاتان دین لە کوردستان ساغ دەکەنەوە نرخی سیارە چۆنە بەگشتی وڵای وەچی دەکڕی بەرزە وەچی دەستفرۆشی هەرزان دەبی هۆکارەکەی چی ینی لەبەر چی کاتێ دەتەوێت سیارە بکڕی نرخەکەی نزمەوە دەتەوێت ئەنی دەتەوێت بیکڕی زۆر بەرزە بەڵام کە دەفرۆشی زۆر نزمە تۆ هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێنیتەوە خەرک وەری دەکا خەرک کە دەکڕی ئەو های بەستە ئەوەیە بێ عشارەکانە گرانی دەکەن و ئەو سەبەبیش عارب بێ سیارە گران دەبی عارب نێ سیارە هەرزان دەبی ئێستا و ڕێگەیان گرتی لەمە و ڕێگای بتۆگە لە باشە ئەگە عارب بێ ببە بەناوی بی زۆر میمە خانیان بەناو دەبی سیاریان بەناو نابی وەکو دەبیستەوە ئەو خۆیان کردی ینی ئێستا ئێوە گلەیەوەتان هەیە کاتتانەوێت سیارە بکڕن سیارە بەرزە ئێستا چەنە لە مەعرەزە گەڕیتەوە وەڵام لێریش دەکەم دەکڕم دەفرۆشم هەرێ وەڵام نرخی سیارە بەگشتی چۆنە ئێستاکە ئێستا باشە هەرێ وەڵا بەس ڕقەمەکە گرانە 13 وەرەقەی دەوێ سیاری بەرز 25 وەرەقە 28 وەرەقەی دەوێ ئەوە زۆر سیارە ڕقم دەکرێت ئێستا حکومەت سیارەکان ڕقم سیاری بەرز تا 30 وەرەقەی دەڕوە سیارەی نزم تا 13 وەرەقەی دەڕوە ئەوەش بڕک دێت سعری سیارەکەی ئەگەر نا سیارە بە خۆی هەرزانە پارک ڕقەمەکەی دێت سەری تا سیارە 13 وەرەقەی دەوێت سیارەکە بە دەفتەرە 13 وەرەقەی دەوێت 113 سیارەکەی گران دەبێت
کێشەی چێ سیارە وەڵای ئەم سیارەیە وا لەسەر سعرەکەی پێک نهاتوینە ینی بۆ شارەکەی گرانە ئەو سارێک دەڵێ من دەڵێم ساری فرۆشتنی بڵێ ئەو سارە بۆم بازارە زۆرە بۆ ینی سەنی وتوە چی شێ سارە پێتوە چەندی پێ وتوە 115 وەرەقە 115 وەرەقە زۆرە بۆ ئەو مۆدلە زۆرە چیت هەیە بۆ وتە زۆر جار هاوڵاتیان دەڵێن کاتێ دەمانەوێت سیارە بفرۆشین سیارە زۆر هەرزانە بەڵام کاتێ دەمانەوێت بیکڕین سیارە نرخەکەی زۆر بەرز دەبێتەوە هۆکاری چییە؟ هۆکارەکە ئیستا من پارەم پێدیم سیارم پێ ناکردرێ ئەمێ سیارەکەت بیفرۆشم کەس لێم ناکرێت کەس ناکرێت سیارە بازارەکە ڕاوەستاوە ستا پارەم پێ دەفتەر 20 وەرەقەم پێ سیارم پێ ناکردرێ سیاری پێشتر سیارە هەبوو فرۆشتت؟ ئیستا سیارەم هێشتا نەمفرۆشتەوە بەزەمێ بکڕم اینجا بیفرۆشم چکە بیفرۆشم پێمان ناکرێتەوە دای ینی بیفرۆشن قۆمەندانین بیفرۆش سیارەتان پێ ناکرێت پێمان ناکرێتەوە هۆکارەکەی چیە ینی کە سیارەتان پێ ناکرێت هۆکارەکەی چییە بێیشیۆ چەند کەسەوە لێ مۆزە فرۆخواتی معاشینە سیارە دەکڕێت دەفرۆشی ئەوەی مۆزات ئەنی چی تێ بۆ وتێ کە خەڵک دەڵێ دەمانەوێت سیارە فرۆشی نرخەکەی زۆر هەرزان دەکەن زۆر هەرزان لێمان دەکڕن یان و دەمانەوێت بیکردنەوە زۆر بەرز دەبێتەوە ئەگەر ئیسفادەش نەکەلەوە دەکڕی دو ئیسفادەکەی دێت ئێران لە خود سێوەرە قش پێ بڕێ بێیشی و معاشینە لە خۆی دەغافرێنی لێرە تۆ پێت وایە نرخێکی بەرز لەسەر سیارەکەی خۆت دانا بێگر بیتە وڵاتر نرخی بەرز نا بازاریە بازاریە ئەمن چەرچی نیمە وەکو چەرچی بڵم بیفرۆشم کڕیمە لە چەرچیم کڕیا بە ساری خۆیم دایتە یعنی ساری بازاریم دایتە ئێستا ئەو سیارە مشتری خۆی لێ هەر بکەویتن لەوانەیە ئەو سارەی من بکاکە پێم دامنەوە بەس دەزانم لە بە ئەو برایە کە لە بۆ خۆیتی چەرچینە لەوانەیە ئەو سارەی پێ زۆر بێ بەس مشتری خۆشی هەبیتن لەوانەیە زیاتریشم پێ بدە ینی ئێستا نێوانتان چەندە نێوانمان پێکمان بینەوە بابی دەمێت نێوانتان چەندە نێوانمان برێ سەدا ئەو دەرێ دەفتەر و پازە من حەزم بە دەفتەر و پێنجە نایدەیتێ بۆندە لەسەر سنگ و بە پازدەی دەیدەمێ مشکلەمان بە پازدەی کاکەوە بەخۆی گوتێتی پازدە ینی لەسەر قسەی مە نەبوو نی وەرەقەش لە بۆنگۆ دەشێنمەوە کاکە دیارەوە بۆی دەرنایەنی ئەزیزانم ئەوەی کە دەیبیننەوە بازاڕی شاری هەولێرە لە پێشانگاکانی هاوڵاتیان بەشێکیان پێیان وایە ئەم وتەی کە لە سەرەتای بەرنامە باسمان کرد ئەم وتەیە بۆ ئەگەڕێتەوە هاوڵاتیان لە کاتی فرۆشتن پەلەکەن لە فرۆشتن و لە کاتی کڕین معنی چەرچیەکانیان باشاریەکان لەسەر خۆ سیارە فرۆشن ئامادە نین بەو نرخەیە بیفرۆشن کە ئێوە سیارەکانتان پێ فرۆشتووە خۆشەویستانم لەگەڵم بم پەیامی هاوڵاتیان پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە فەرمونون لەگەڵماندا بن ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆ لە نێو پێشانگاکانی سیارەی شاری هەولێری مای وەچی دەکڕی بەرزە وەچی دەستفرۆشی هەرزان دەبی حسب عرض و تەلەبە عرب بێ بازارمان باش عرب نێ بازارمان نێ بەزەر دەفرۆشینەوە یا ئەو سیارە بێست بووغە بێ شوختە بێ عیبەت و بە کۆمەڵێک عیب و شوخت و نوقسانیەوە دەیهێنیەوە مەعرەزەیە نابێت چاوەڕوانیوە تەبێ بڵێ ئەو سیاری کە پێم داوە سیارم دەبێت بۆ بکاتەوە ئیستا من پارەم پێدیم سیارم پێ ناکردرێ ئەمێ سیارەکەت بیفرۆشم کەس لێم ناکرێت من یەک ماگە سیارم پێم نافرۆشی وەزاکە باش نیە سیارەکی نەشیاو هەیە سیاری خراپ هەیە سیاری دامکرای هەیە لە هەموو وڵاتان دین لە کوردستان ساغ دەکەنەوە هاتووی سیارە بکڕیان بیفرۆشی وەڵا دەیفرۆشم چۆنە بە ئەم نرخی بازار چۆنە باشی پێدەن ئەوەی پێدەن کە تۆ دەتەوێت بەخۆی تقریبان بەس ئەمنەوە یەکەم ڕۆژە هاتم بۆ ئێرە هاوڵاتیان زۆرجە دەڵێن کاتێک دەمانەوێت سیارە بفرۆشین نرخەکەی زۆر هەرزانیان زۆر هەرزانی پێدەدەم و دەمانەوێت بیکڕینەوە زۆر بەرزە هۆکاری چییە نێموتەیە ڕاستە و هۆکاری چی کە هاوڵاتیان زۆرجە و گلەیی ئەەکەن ئەو قسەیە تو لێ دەکەی احتیمالە هەر ئەو نەفەرانەی ناو مەحرەز بن کالۆ قانزازی خۆیان بی لۆ فرۆشتنەوەیان بی بیانەوێت شتێک لێ قانزاز بکەن بۆیە ئەو سەحرەی پێنادەن ئەو نرخەی کە هاوڵاتیان دەرێن ئەو ئەقریان نایگری کە هاوڵاتیان باشتر وایە سیارەکان نەفرۆشن بەو کەسانەوە بفرۆشن بە هاوڵاتی یاسایی بەڵێ وایە ڕاستە بەس ئەوانەی کە لەسەر جادن ئەوان زیاتر هاوڵاتیانی سەر یعنی دەرەوە نەگەوانەی ناو پێشانگاکانن بەزوانی کە لە ناو مەحرەزەکان لە ناو دوکانەکانن ئەوان زیاتر خاوەن دوکانەکان یعنی خاوەنەکانی سەر ئەوەی مەحرەزان هۆکارەکەی کاکە خەڵک زۆر ڕووی تێکردە سفرەکان کاتی دەستنە دوو بە سیارە دێنن و لێکوانە دەیفرۆشن خەڵکەش ئێستا بەڕەخەم ناکرێت بەڕاستی
تێدەگەی خەڵکەکە زەرمەند بووە ینی خەڵک ئەو سیارە ناکرێتەوە کە پێشتر بەخۆی فرۆشتێت و دەوێت سارێکی بەرزتر بکرێتەوە بە نرخی زۆر هەرزانتریش بووە زۆر هەرزانتریش بووە یانی سەیرەکەی ئالتیماگە کڕی شکل قەدیمەکە ئێستا سەیرێکی چل ڕاوەستێ ئالتیما هاتووە کاتی 16 بە 22 ئەکڕی بەرەقەم و سی ڕاوەستێ 16 چەند بۆ دوی فەرقا 12 لەکوێ 16 لەکوێ واتە دەتەوێت ئەوە بگەینی هاوڵاتیان ئاگیان لە بازاڕەکان نیە ینی بەردەوام سیارە دێت و سیارە نرخی دابەزێت و خۆی وایە ینی خەتاکە لە خاوەن پێشەنگاکان نییە نەخێر خەڵکەکە زۆری بەخۆیان دەچن شتێک بەخۆم ڕا من هەمووش حەز دەکەم بچم بەڵام پارە نییە بەڕاستی ینی ئەگەر یە خەڵکێکی ئێستا مەکتەب عقاراتە هەیە ئەو پارە عارز و مەرزی هەموو چۆ لە دووبەی سەرفەکە ئەو پارە دەوڵەت ئەو پارە ئێرە ملەتی کورد هەموو دەستەنە و دۆڵی عەرەبیەکان کا پارە لە هەولێر نەما کاک ئەوی دەستی مەکتەب عقاراتە ئەوی ئیشی بازرگانی کردیە سەموڕ لە سیاری کردیە هەموو قوماش فرۆش تزاری قوماش فرۆش هەموو خوڕ لە سیارە کردیە هاتووی چی بکە ینی سیارە فرۆشی دەفرۆشم چۆنە نرخی بازار بەگشتی بەخوای باشە هەر سیارێک و ساری خۆی هەیە هاوڵاتیان زۆر جار گلەیەوەکەن بەشک لە هاوڵاتیان بڵێن دەمانەوێت کاتێ دەمانێت سیارە بفرۆشین سیارە زۆر هەرزانەکەن بە دەمانەوەی بیکردنەوە نرخەکەی زۆر بەرزە بێتەوە تا چەنە موتەیە ڕاستەوە کارەکەی بۆ چیە گەڕێنیتەوە بە خودای هەتا ڕادەک ڕاستە لە بەرەوەی من ئێستا و سیارەیەم کڕیە بە 91 ئێستا ساری پێدەدەن 85 و 86 و سارانە پێدەدەن لە هەمان کاتدا دوای تەنها چەند سەعاتێک لە دوای فرۆشتن بیتەوە نرخەکەی بەرزە بێتەوە هۆ کارەکەی چییە زیاتر ئەم مەسایلە ئەگەر ئەو برادرانێک کە لێرەیش دەکەن لە معرەز بەعام ئەوەش دۆی دانیشتینە کە دوسێ وەرەقە قازانز بکەن لە سیارە طبعا دەبی شتێکیان پێ بڕێوانیش ساحب مار و مندارون و فەقیرن دەبی شتێک قازانز لێ بکەن لەو سیارێکە دەکڕن ئەخر ئێستا کە نێوانەکەی زۆرە تۆ وتە بە چەندم کڕی و ئێستا چەندی پێدەن وەڵام من بە 91م کڕیە ئێستا 85 86 ژانی ئاسە مشتریشە مشتری هەیە دەیگەین تا 89 ئەو سارانە پەلەتە لە فرۆشتن چکە زۆر ئەوان گلەیەوە کە نەڵێن زۆر پەلایانە لە فرۆشتن بۆ ئەو نرخناکە کە ئەوان دەیانەوێت بەڵێ من پەلەمە لە بەرەوەی ئێستا من 90 وەرەقە قەردارم دەبی بەیانی 90 وەرەقە بدەمە ساحب خان و خانوم لێ کڕیوە دەبی بیفرۆشم ئەوڕۆ عیلازم نییە ئەوزا وەرەقەک دوو وەرەقە هەرزانتر ئەوە نازانم بەس خوا دەزانێت ئینشەڵا بەدڵی خۆت گەورە ڕێی خۆشحاڵی زۆر پێ خۆشحاڵم هاوڵاتیان زۆر جار گلەیەوە کەم دەڵێن کاتی دەمانەوێت سیارە بفرۆشین نرخەکەی زۆر هەرزانەوە دەمانەوێت بیکڕینەوە نرخەکەی زۆر بەرز دەبێتەوە ئەو بۆ چیە گەڕێنیتەوە سەرەتا بە خێراتتان دەکەم کەناڵی پێیان بەخۆی لەوە دەگەڕێتەوە ئێستاکە مەسەلەن کابرایەک دێت سیاری دەفرۆشی دێتە ناو معرەزان دێنیت ڕۆژێک دوو ڕۆژان دێنی بێزار دەبی کابرا ئەگەتم شایش بکەین ئێستاکە تقریبان 20 ڕۆژ 25 ڕۆژ دەبی 15 نورەکاتی ناو معرەزان لێ ناگەڕێن سیارە ڕاوەست ناو معرەزان ینی لە زادی ڕاوەستی لە زادش دەبێت هەر معرەزەکی کابرا ناسا دی بارزان بفرۆشتەوە چکە ساحب معرەزیان دەبینی بە شارێک لێ دەکردەوە بە هەرزانی دەکردەوە کە دەشفرۆشتەوە بە گران دەفرۆشتەوە ئەوەش ڕێگە چارە نیە بەڕاستی ڕێگە چارەترەوەیە معرەز ئێستاکە بەڕاستی زۆر قەرەباڕ بووە سیارێکی گەلە زۆر هاتیە بالا هاتیە یعنی جێ نمایە ئەگە جێشکە بکرێتەوە لە لایەشکە لاپەڕگەکش جێشکە بکرێتەوە هاوڵاتیان تاوان سودمان بن و خەڵکیش ناتوانێت زەرەر لە ساری بکات ئێستا سیارەش دەبین لە ژۆرە دەکرد ناو معرەزان دەکڕی هەرکوی بینێ درێ و سیارە زەرەرتە تو هەرکوی بینێ درێ زەرەرتە بەوەی بیهاژۆی بەس وشت ئێستا مەسڵ قەدیم ساڵێک پێشێستاکە لێرە لەو 100 مەتریەی کڕین و فرۆشتنەوە بەڕاستی خەرکەش زۆر سودمان بوو خەرگەوندە زەرەر نێ دەکرد ئەو 100 مەترین ئێستاکە ئەو زادە ڕێسی ئێستا ئەو زادە ڕێی سێژ نمای ئێستاکە ینی ڕێگە بە هاوڵاتیان نادەن بە ئاسایی لێرە خۆیان سیارەکانی خۆیان فرۆشن ڕۆکە قوم لە سەیران ڕاتیمە هاتمە لێرە سیارم ڕاگرتیا سعات 1 لە قاتیمە ئێرانە بەخوای سێ شتێک بوو هاتی دەری لا دەکا کە سیار لادا کاکە ڕێی کەس نەکرێت دێتم برا لا دەگەنە ڕقەمە دەنووسم یعنی قسە ناکرێ ناتی قسەشان لەگە بکەی براخە لە چی ڕاگرم کاکە کەیف خۆتە مشکلێ منیەوە یعنی بە ئوسلوبەکی زۆر ناڕێک جوابمان دەنەوە دەبێ ناو معرەزان زینی لە ناو معرەزان ڕابگری ینی هۆکارەکەی بەسەرەکی بۆ دەگەڕێنەوە هیچ شوێنێک نییە هاوڵاتیان سیارەی خۆیان لێ عەرزکەن کاکەم هاتنەوە بازار لەو کاسپیاتنەوە بازار گویاننا لەو بازارنیا لەو کاسپیات نێرانە سیارە دەبێ هەر معرەزەکی قەپاتە ینی تۆش هەر معرەزەش دەکەی بەلایانی قەپات لەوەی کات پڕ بووە سێ بەشی باڵی تێدا ڕاوەستەیە سیارەکانی ئەو لە دووبەی هاتنە هەمووش سکرابن بەڕاست پێ برێم زۆر بە زۆریان بڕاینەوە سیستەمی ئێرباچیان تدانە ینی ئەگەر لە سیارەکەی بکولیۆت بخۆت لە شێواز دامەکەی بکولیەوە ئەتۆ ئەو سیاری ناژۆی لە ڕووی تەندروستیەوە ژانی ئێرباگوانیان هەمووی تدانمەیە ڕاستە لیرانە مەسەلەن معرەسیەکانیان بە شارەکان درنەوە سیستەم کرایتەوە بلادی شەریکەدان درێتەوە ئێرباکە بەس شتوها لە گۆڕی نییە
هیچ ئێرباک لەسەر نییە هیچ ئەوەی قال بەچی تەندروست لەو ساریدا نییە بەڕاستی ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ لە نێو پێشانگاکانی سەیارەی شاری هەولێری مای وەچی دەکڕی بەرزە وەچی دەستفرۆشی هەرزان دەبی حسب عرض و تەلەبە عرب بێ بازارمان باش عرب نێ بازارمان نیە بەزەر دەفرۆشینەوە یا ئەو سیارە بێست بووغە بێ شوختە بێ عیبەت و بە کۆمەڵێک عیب و شوخت و نوقسانیەوە دەیهێنیەوە مەعرەزیە نابێت چاوەڕوانیوە تەبێ بڵێ ئەو سیاری کە پێم داوە سیار من دەبێت بۆ بکاتەوە هیچ من پارەم بێدیم سیارم پێ ناکردێ ئەمێ سیارەکەت بیفرۆشم کەس لێم ناکرد منۆ یەک ماگە سیارم پێم نافرۆشێ وەزاکە باش نیە هەرچی سیارەکی نەشیاو هەیە سیاری خراپ هەیە سیاری دەعمکرای هەیە لە هەموو وڵاتان دین لە کوردستان ساغ دەکەنەوە لە بەشێک لە هاوڵاتیانم پرسیوە دەڵێت تەنانەت سیارەی دەستی دوم کڕیوە ئەنی دەستی دوو کڕیومە هێناومە فرۆشتمە دوای ماوەیە کە ویستمە سیارەی لی خۆم بکڕمەوە لە مەعرەزەکان هەن لە پێشەنگاکان نەکراوەتەوە بە نرخێکی زۆر بەرزتر داوایان کردو کە لەوەی لە منیان کڕیوە خۆی ئەو سیارەی کە پێوە دەستی ئەوەڵ کڕیوەتی ئەو سیارەی لە دەرەوە لێدراوە ئەو سیارە لە دەرەوە ئیشی کردو ئەو سیارە لە دەرە کەون بووە ئەو جار هاتوۆتە ئەو وڵاتی ئەتو لی دەکڕێەوە یعنی بە خەیاڵی خۆت پێ سیارێکی نوێیە کە لەسەر شەحن دەیهێنێ خوارێدە ناو سیارە نوێ نییە ئەو سیارە لێدراوە سبوغی هەیە سیارەی بێ سبوغ نایاتە ئەو وڵاتەی مەگەر ئەوەی کە لە شەریکاتەکان سیارەی 0 کیلومتر لێرە کۆمپانیەکانیان لێرەیە وەچیلیان هەیە لێرە سیاری 0 کیلومتریان هەیە دەفرۆشن دەنا هەموو سەتانەوەدی سیاری ئەو وڵاتی کە دەیبینی هەموو سیاری کەونی وڵاتانە لەوێ لێدراوە چاک دەکرێتەوە سبوغ دەکرێتەوە دێتە ئێرە و دەفرۆشێ و زۆربەی زۆری کە بڵێن لە ئەمریکای ڕادێ زۆربەی زۆری غەرگانە یعنی دەکەوێتە ناو لافاو شتیوە تەڕ دەبێ ئەو تەڕێت تەسیل لەسەر کارەبات و عەقڵ و شتێ و سیاری دەکا ئەگە هاتوێرە ڕاستەڕێ نابێ بە هیچ شێوەیەکی سیارە ئەمریکیەکان زۆرجە دەڵێن کورداواری خۆمەڵە بازاڕی خۆش نیە هۆکارەکەی ئەم لافاو هۆکارەکەی ئەوەیە یەک ئەو لافاوانە لێ ئەو سارانە دەکاتە غەرگان ئەو ئاوا دەسێتە ناو کارەبایاتەکانی لە وڵاتی مەژ ئەو کارەباچێمان نییە کە بتوانێت ئەو کارەبایاتانە چاکە ئەو جار لەوێ کە دەچێتە ناو ئاوێت عینی کادا دەرینانەوە وشکیکەنەوە و چاچکەنەوە بێنن فڕی دەدەن دەمێنێتەوە ژەنجی لێدەدا کە ژەنجی لێداتە بە تەبیعات ئەو فیز و ئەو قەتعاتی ئەو ماشێنەی بەشی کارەبایاتەکەی تەسیراتێکی زۆری لەسەر دەکات کاتێرە فترەیەکیش دەکات دوای فترەکەی سیارەکە جواب ناداتەوە و ناڕوە سارێک زیاتر لێرە ئیشی پێکرەوە کڕواتە کڕین و فرۆشتنی خۆشە زیاتر چ مارکەیەکن واللهی بەهۆی ئەو قەیرانی کە دەڵەن هەیە زیاتر سیارەی کۆری لەبەرەوەی سارێک کۆری بە هەموو بەنزینێکی ئیش دەکا سارێک کۆری سعری مناسبە سارەی ژێر دەفتەر و شتێک لە دەفتەر دۆلاری زیاتر ئەوەندە کڕین و فرۆشتنی زۆر پێ دەکرێت ما باقی سارێ زەخم و گەورە زیاتر عارەبەکان لێن دەکڕن لەبەرەوەیوان وەزعی ئابوریان باشتر لەمە بە بەردەوامی معاشخواان وەردەگرن سارەی زەخم زیاتر لە بۆوانە نەک لە بۆ کوردەکە بەگشتی بازارتان چۆنە ئێستاکە بەخوا زۆر خراپە هۆکاری ئەو خراپیە بەخوا لەسەر وەزعەکە دەگونجێ بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەگەر ئەو ڕێگەی کەرکک ژێرە و ئێمە زەرێکی زۆرمان بەرکەوتووە ئەنی بە نەبوونی عربیان بە دەرکردنی عرب لە شاری هەولێر ئەمە کاریگەری هەبوو بەسەرەوە بەڵام ئەری چۆن ئارێ وەڵا عەرب بەڕاستی دێ زۆر ئەوەی ناوە یەکسەر معاملەیەکەوەی کڕێ بەڵام کوردەکەی ئێمە 4 ڕۆژ ئەزگەڕێ هەتا ئەڤێگە کڕێ باش ئەخر هۆکاری چییە کە کوردەکەیمەوە ئەوە نەماندووە بێ ئەوش قەیرانی داراییە بالفعل وەڵا شتەی بۆ خۆم حەدادم یەک بۆ خۆم حەدادم ئیشم لێ ڕوم لە معرەز کردووە بەڵام چی کەمەوە ئەم ڕەمەزان ڕۆی نزیکەی 8 وەرەقەم خواردووە 25 زانمەریش نەکردیە هۆکارەکە چێ بێئیشیە ئەگەر ئیشی من هەبی حەدادی ئەم لێ ڕستەکەم دەستم ئیش خۆم دەکەم بەڵام مەپوو پێم وتی هەموو زیلەک لێرە ئیشەکە بە شاری زۆری ئەوانی مەکتەبە ئارەتن ئەوان تجارەکانن خەڵکی گۆستانە کاکە سیارە منۆ یەک ماگە سیارم پێم نافرۆشێ یەک مانجێڕاکە پێم نافرۆشێ وەزاکە باش نییە هەر مەعرەزەک بڕۆ تەماشام کە زۆری باڵەکان ڕاوەستانە
ئەو ژمارەکان ژمارەی ئەربیل ئەوانە ناتوانین بتلی ڕاگری لەبەرەوەی باڵی زۆر لە ڕاوەستەیە کاتی ڕاوەستەیە ئەو کاتیانش زۆر بەڕاستی سنووریان زۆر بەزاندیە یعنی سنوێش تاوا بەزندرەیە هەرچی سیارەک هەیە هەرچی سیارەکی نەشیاو هەیە سیاری خراپ هەیە سیاری دامکرای هەیە لە هەموو وڵاتان دین لە کوردستان ساغ دەکەنەوە ئەوەش بخۆی خۆی لە خۆی ئەوەش دەبیتە هۆی کە بازارەکەەوە لە خەرکەی زۆر زەرە لێ دەکات مەسەلەن دەکری پاشماوەی زەرش زۆر لێ دادنێتەوە ینی بەگشتی لە شاری هەولێرەوە بە هۆکاری سەرەکی دەزانی شوێنێک نییە هاوڵاتیان خۆیان سیارەی خۆیان تیا ڕاگرن و ئەرزی کەم بۆی بیفرۆشن ینی لەسەر جادەکان و جادەکانی شیان گرتووە ئێستا کە 100 مەتری ئەو 100 مەتریە پێشترێکە بازار هەبوو لەو 100 مەتری بەڕاستی خەرکەش زۆر استفادە لێ دەکرد بەس ئەوە نما لایاندا مەمنوعیان کردی ئێستا کە ئەو جادە ڕیسیانەش نما یعنی ناو مەعرەزانیش بەڕاستی کاتی زۆر لێ ڕاوەستەیە ینی ناتوانێت جێژ ڕابگری خەرێک ناچار ئێستا 2 ڕۆژ دەیتێران 3 ڕۆژ دەیتێران لە بە مروریان غرامە دەکرێت 30,000 40,000 غرامە دەکەن ینی خوا قبول ناکە بەڕاستی کابرا ناچاری بدەی فرۆشتەوە هەشە پێش بۆ پارەیە ناچارە بارزان بیفرۆشتەوە شوێنێکی نییە سیارەی لێ ڕاگرێت و ئێستا تو ماتوو بیگەڕێ هاوچاوش پێدا بەخشێنی زۆربەی زۆری مارزگە هەم قەپاتە کە قەپاتیشە بەڕاستی و کابراەک دێنی سیارە خۆی دەفرۆشتەوە لە چێ بفرۆشتەوە مرورە لی ناگەڕێ غرامەی دەکەم یەک بخۆم ئەوڕۆکە ئەم لانەکەم بەخۆ غرامەی دەکردم ئێتودا 30,000 هەم ڕۆژێ 30,000 دینار دوسێ ڕۆژان بینی ئەو دەغرامەتکە تو خێرەکە نامینە بەڕاستی ئەوەش بەڕاستی ئەگەر ینی حکوومەتی هەرێم ڕێگە چارەش کە بنتووە جیت کە معرز گەورە بکات باشترە ینی خەڵکەتان سوودمان بیت و ڕێگە چارش لە بەو سارانە بین و ئەوانی کە لە دەروی وڵات دێن دەست خۆش بێ خۆشەویستانم ئەوەی بیستان پامی هاوڵاتیانی شاری هەولێر بوو بەرنامەیەم جارەی پەیامی تۆم پێشکەشکردن تاڵقەیەک تر و بەرنامەیەکی تری پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە خواتان لەگەڵ